بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕێکەوتنی بەحرێن و ئیمارات لەگەڵ قەوارەی جوورەکە بە سەرپەرشتی ئەمریکا کاردانەوەی لێکەوتەوە. شەوی ڕابردوو لە کۆشکی سپی بە سەرۆکاتی دۆناڵد ترامپ هەریەک لە بەحرێن و ئیمارات ڕێکەوتنی بەناو ئاشتیان لەگەڵ قەوارەی جوولەکە واژۆ کرد کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لە بواری دیبلۆماسی هەروە ئابووری و ئەمنی لەخۆ دەگرێت. لایەنە فەڵەستینیەکانیش ئەم ڕێکەوتنە ڕەت دەکەنەوە و بزوتنەوەی حەماس بە سوکایەتی بە گەلی فەڵەستین ناوی دەبات. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دیوە شاراوەکانی ڕێکەوتنەکە دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ و شارەزار لە پەیوەندی دەوڵەتیەکان هەروە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە. سەرەتا راپۆرتێک دەبینی. لە دوای ئاهەنگی واژۆکردنی ڕێکەوتنامەی ئیمارات و بەحرین لەگەڵ قەوارەی زایۆنیستی کۆشکی سپی چەند پەڕەگرافێکی لەو ڕێکەوتنانە بڵاو کردەوە. بەرپرسانی ئێران ئەو ئاهەنگیان بە بوونە کارکتەری نمایشی دۆناڵد ترامپ ناوبرد. سەرۆکی ئەمریکاش پێشبینی پەیوەستبوونی سعودی کرد بە ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئیسرائیل. لەو پەڕەگرافانی کە لە دەقی ئەو ڕێکەوتنانەوە بڵاوکراونەتەوە ئاماژە بەوە کراوە کە ئەو پرۆتۆکۆڵانە لە چوارچێوەی بنەماکانی نەتەوە یەکگرتووەکان و یاسان نێودەوڵەتیەکان و ڕێزگرتن و سەروەری و مافی بە ئاشتی و ئارامی ژیان بۆ هەردوو لا بە ئەنجام گەیشتون. ڕێکەوتنەکان جەختیان لەسەر پەیوەندی هەمەلایەنەی دیبلۆماسی و وەبەرهێنان و فڕۆکەوانی و چاودێری تەندروستی و زانست و تەکنەلۆژیا و وزە و کشتتوکاڵ و ژینگە کردووەتەوە. هەرسێ لایەنی ڕێکەوتنەکان ئامادەیان نیشانداوە هاوکاری ئەمریکا بکەن لاوەدا کە ناویان بردووە بە ئەجێنداکانی بۆ ستراتیژی سەقامگیری لە خۆرهەڵاتی ناوەڕاست. سەرۆکی ئەمریکا لە کاتی پێشوازی ناتانیاهۆ لە کۆشکی سپیدا جەختی لەوە کردەوە کە بە تایبەتی گفتوگۆی لەگەڵ شاسەلمان عەبدولعەزیز و محەممەد بن سەلمانی جێنشینی کردووە بۆ پەیوەستبوون بە ڕێکەوتنی ئاشتیەوە و بڕوای وایە ئەوانیش لە ڕێگەدان بۆ ئاشتی. جگالەوەش ئاماژەی بەوەدا کە چەند وڵاتێکی تری عەرەبیش بەم زوانە پەیوەست دەبن بە پرۆسەکەوە. لە ڕاگەیەندراوێکی هاوبەشی پاڵێوراوانی سەرۆکایەتی ئەمریکا جۆ بایدن و کامالا هاریسی جێگری پێشوازیان لە هەنگاوی ئیمارات و بەحرین کردو جەختیان لەوە کردەوە لە کاتی سەرکەوتنیان درێژە بەوە دەدەن کە وڵاتانی تریش پەیوەست بکەن بەو ڕێکەوتنانەوە. لە یەکەمین کاردانەوەشدا میخائیل بۆگدانۆفی نوێنەری رووسیا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست هیوای خۆست ئەو ڕێکەوتنانە گەشە بە ئاشتی بدەن و زیان بە ڕێکەوتنی فەلەستین و ئیسرائیلی نەگەێنن. لەوبارەوە سەرۆک کۆماری ئیسلامی ئێران حەسەن ڕۆحانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا ڕەخنەی توندی ئاڕاستەی بەرپرسانی ئیمارات و بەحرین کردو ڕایگەیاند کە دەسەڵاتدارانیان نادینیان هەیە ناهەست بە قەرزاریان دەکەن بەرامبەر بە گەلانیان بەگشتی و فەلەستین بە تایبەتی، چونکە لە بیریان کردووە کە ڕۆژانە زایۆنیستەکان چی بەسەر برا عەرەبە فەلەستینیەکاندا دەهێنن. ڕژێمە دیکتاتۆرەکانی ناوچەکە ساڵانێکی زۆر بە بیانووی بەرگری لە فەلەستین و دژایەتی زایۆنیزم هەموو هەناسەیەکی ئازاد و دەرگایەکی دیموکراسی و مافی مرۆڤیان لە گەلانی ناوچەکە داخست بوو. بەڵام دوای دەرکەوتنی ڕاستی پەیوەندیە شاراوەکانیان لەگەڵ بزوتنەوەی زایۆنیستی جیهانی ئێستا بە پاساوی پاراستنی بەرژەوەندی و ئاسایشی نەتەوەییەوە بە ئاشکرا ڕایدەگەیەنن کە کێشەی فەلەستین کێشەی ئەوان نییە و بە ئاشکرا خیانەت لە قودس و فەلەستین و تەنانەت دەستپێشخەریە عەرەبیەکەشیان دەکەن کە بۆ خۆیان ڕایان گەیاندبوو. لە دوای ئاشکرابوونی خیانەتەکانیان بەرامبەر خواسی گەلانیان بۆ ئازادی لە بەهاری عەرەبیدا خیانەتیان لە فەلەستین لە پێناوی پاراستنی کورسیەکانیاندا لەلایەن وڵاتانی خۆراوەوە بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵام ئەمریکا دەیەوێت بە سەرکردایەتی ئیسرائیل لە خۆرهەڵاتی ناوەڕاست پەیمانی ناتۆی عەرەبی بەرهەم بهێنێت بۆ خاڵیکردنەوەی خەزیێنەکانیان و بۆ خۆی لە ناوچەکەدا پاشەک شەبکات. گەمارۆدانی کارتی غەزە و بڕێنی هەموو یارمەتێک لە فەلەستینیەکان و پوچەڵکردنەوەی سازشی ئۆسلۆش لە دوای هاتنی ناتانیاهو و ترامپ دەرکەوتنی چوارچێوەی ئەجێندای نوێی ئەمریکا و ئیسرائیل لە بۆ ناوچەکە. بەڵام گەورەترین گرفتی ئەو ستراتیژە دژایەتی گەلانی ئازادی خوازی ناوچەکەیە کە خەوی لە چاوی دیکتاتۆران تۆراندووە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر ئەحمەد بەخێر بێگەل لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی بە بۆ چوونیەوە ڕێکەوتنی بەحرێن و ئیمارات بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ قەوارەی جوولەکە لە پێناوی چییە و بۆ چییە؟ بە ناوی خوای بەخشندە میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان و سڵاوڕێزمان هەیە بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان و سڵاوڕێزمان هەیە بۆ کاک دکتۆر ئیبراهیم. لە ڕاستیدا ئەوەی ئێستا پێی دەگوترێ ئاساییکردنەوە پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلە ئەتوانین بڵێن ئاشکراکردنی ئەو پەیوەندیە نهێنیانەیە کە ساڵانێکە وڵاتانی ئیمارات و ئەوانەی لەو خولگەیەدا دەستوڕێنەوە لەگەڵ قوارەی ئیسرائیلە هەیەیان، بەڵام ئێستا توانین بڵێن بە شێوەیەکی ئاشکرا و ڕوون ئاشکرایان کردووە بە ناوبژیوانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ. دیارە کۆمەڵێک ئامانج لە پشتی ئەو ئاساییکردنەوە هەیە، ئەو ڕێکەوتنە هەیە کە لە نێوانی هەریەکە لە ئیمارات و بەحرێن لەلایەک و قوارەی ئیسرائیل لەلایەکی ترەوە مۆر کراوە. لە گرنگترینیان ئەتوانین بڵێن کە زیاتر لایەنی ئیسرائیلی سوود لەو ڕێکەوتنە وەرەگرێ هاتنە ناوەی وڵاتانی عەرەبیە بۆ سوودوەرگرتن لە نەوتی کەنداو، چونکە ئیسرائیل پێویستێکی زۆری بە نەوت هەیە و سوود لە بازاڕی ئستهلاکی خەلیج وەرئەگرێت، چونکە بازاڕی خەلیج و کەنداو بازاڕێکی ئستهلاکیە زۆرتر ئەوان بەکاربەرن، بۆیە لەو کاتەدا پێویستێکی زۆری بەو بازاڕە هەیە و هەروەها نزیکبوونەوە لە شێشەکانی وڵاتانی عەرەبی و دروستکردنی ئاژاوە و فیتنە لە نێوانی وڵاتانی عەرەبی و بەتایبەتی وڵاتانی کەنداو لەگەڵ هەندێک وڵاتی تر بەتایبەتی لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا و کۆمەڵێک ئامانجی تر هەیە. ئەڵبەتە لێرە ئەتوانین بڵێن لەو کاتەکە ئەمریکا بۆ بەرەو هەڵبژاردنە ڕوە ئەم ڕێکەوتنە وەکو دیاریەشە بۆ دۆناڵد ترامپ لە هەڵبژاردنەکانی داهاتووە بۆ ئەوی سەرکەوێ. هەروەها ڕزگارکردنی بنیامین نەتەنیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیلە لە هەندێک کێشە و قەیرانی ناوخۆی و تێوەگلانی لە گەندەڵی کە لە ناوخۆی ئیسرائیلە ڕوبەڕووی بۆتەوە بۆی لەو قەیرانانە ڕزگاریان بێ. هەروەها توانی بڵێن وڵاتانی کەنداویش هەندێکیان بە تایبەتی ئیمارات دەوێ هەندێک چەک لە ئەمریکا بکڕێ بۆ خۆپڕسەرکردن لە ناوچەکەیە، چونکە ئیمارات ڕۆڵەشی خراپی هەیە لە ناوچەکەیە لە دروستکردنی ئاژاوە و کێشە لە نێوان وڵاتانی ناوچەکە و هەروەها خۆڕزگارکردنی ئیماراتە لەو قەیرانانەی تێکەوتووە بە تایبەتی دوای ئەوەی کە شکستی هێنا لە کێشەی لەگەڵ قەتەرە، ئەوەی کە پێی دەگوترێت کێشەی خەلیج کە وڵاتانی میسر و سعودیە ئیمارات و بەحرێن لەگەڵ قەتەرا دروستیان کردو ئەو حساری خستیانە سەر قەتەر لەوەشە شکستی هێنا. هەروەها لە شەڕی یەمەنا شکستی هێناوە بۆ خۆ دەرباسکردنی لەو کێشانە ئەم ڕێکەوتنیان لەگەڵ ئیسرائیلە مۆر کرد بە ناوبژیوانی ئەمریکا. هەروەها ڕوبەڕووبوونەوەی تورکیا یەکێکی دیکەیە لەو ئەهدافانەی کە لەو ڕێکەوتنە هەیەەوە لە کۆمەڵێک ئەهدافی دیکە کە لەناو ئەو ڕێکەوتنە هەیە کە ئیمارات و بەحرێن و هەندێک وڵاتی تریش ڕەنگە لە ئایندا بێنە ناو مەسەلەکەوە. باشە بە کورتی دواترش دەگرەمەوە لای بەڕێست ئەو ڕێکەوتنە ناونراوە ڕێکەوتنی ئاشتی پێ دوایە بۆ ئاشتی یاخود بۆ نانەوەی دووبارێکی زیاترە لە ناوچەکە؟ خۆی لە ڕاستیدا ناونراوە ڕێکەوتن نامەی ئاشتی، بەڵام ئایا ئاشتی چیە لەگەڵ چێ؟ ئایا هیچ شەڕێک لە نێوانی ئیمارات و بەحرین لەگەڵ ئیسرائیل ڕوویداوە تاوەکو ئاشتی بەرپا بکەن؟ هەر ئاشتی لە نێوانیان نابووە، بەداخەوە ئەبووە وڵاتانی عەرەبی دوایین ئەو وڵاتانە بووانە کە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل مۆرەکەن، چونکە ئەوان خاوەنی مبادرەی عەرەبینە دەستپێشخەری عەرەبی کە ساڵی 2002 مەلیک عەبدوڵڵای پادشای سعودیە پێشکەشی کرد و پاشان کۆمکاری عەرەبی جامیعەی عەرەبی پەسەندی کرد لە قیمەی عەرەبیە و بوو بە مبادرەی هەموو وڵاتانی عەرەبی بۆ ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل کە ئەبێ ئیسرائیل هەموو خاچی فەلەستین خاچی عەرەبی بکشێتەوە لە حدودی ساڵی 1967 و هەروەها لە بەرزایەکانی جۆلان بکشێتەوە دەوڵەتێکی سربەخۆی فەلەستینی دروست ببێ. ئێستا هیچ کام لەو
خاڵانە نهاتوونەتە دی بەڵام وڵاتانی عەرەبی وابینین ڕیزیان بەستۆ بۆ ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل ینی کامە ئاشتی سەرەتا ئەبێ لە فەلەستینیەکانەوە کە خاوەنی ئەرز و خاک و کێشەی عەرەب ئیسرائیلن سەرەتا ئەبێ لەوانەوە دەست پێ بکا کە ئەوانش ئەوەتە ڕەتی دەکەنەوە. بەڵ سوپاس دەکەم دکتۆر ئیبراهیم جنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزش لەسەر و ڕێکەوتنی هاسایکردنەوەی پەیوەندەکانی ئیمارات و بەحرێن لەگەڵ قەوارەی جوولەکە بزانین و ئەو ئاساییکردنەوەی ئایا خزمەت بە ناوچەکە یاخود بڵین خزمەت بە کێشەی چارەسەرکردنی کێشەی فەڵەستینیش دەکات؟ بەڵێ خۆی بەخشندەی مێرەبان زۆر بەستان بەیان ئەڵبەت میوانم دانەکراوە لە نێوان ئەمریکا بە حرەتی ناوچەکە خۆی نابێت ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە بەی هەڵپەیمانەکە بۆ ئەوەی کە داهاتوودا بێتەنە ئەم معادلەیەوە بەکاران بێنە بۆی کەوا کۆمەڵێک شتێک ناوچە خۆڵاتی بەسەردا بێنەوە. دکتۆر بەڵە دەگەڕێم وڵات دیارە کەمێک دەنگکە باشی ناگاتە لای هاوکارانمان چاکیەکەن و دەگەڕێمە وڵات. دکتۆر ئەحمەد بگەڕێمە لای بەڕێزت سەبارەت بە کاردانەوەی لایەنە فەڵەستینیەکان چیە لەبارەی ئەم ڕێکەوتنەوە و ڕێکەوتنێک بەبێ لایەنە فەڵەستینیەکان دەتوانێت چارەسەری کێشەی فەڵەستین بکات؟ بێگومان ناتوانێت چونکە ئەوان خاوەنی قەزیەکەن خاوەنی کێشەی خۆیانن خاوەنی قودسن و ئەو کێشەیەش کە گوایە وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیلە هەیانە لەسەر خاچی فەڵەستینە و ئەم کێشەیەش چارەسەر نەبووە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە بۆیە تاوەکو فەلەستینیەکان ڕازی نەبن تاوەکو ئەوان ڕازی نەکرێن و تاوەکو ئاوارە فەلەستینیەکان کە بە 3 ملیۆن ئاوارەی فەلەستینی لە دەرەوە مەزەندە ئەکرێن نەگەڕێنەوە و لە خاچی فەلەستین نەکشێتەوە ئیسرائیل و دان نەنێ بە دەوڵەتێکی سەربەخۆی فەلەستینیا بێگومان ئەم کێشەیە سارەسەر نابێ و ئەگەر هەموو وڵاتانی عەرەبی غەیری فەلەستین لەگەڵ یان ڕێکەون پێم وایە کێشەکە سارەسەر نابێ بۆیە ئەبینی لەسەر ئاستی ڕەسمیە لەسەر ئاستی ڕەسمی دەسەڵاتی فەلەستینی حکوومەتی فەلەستینی و هەروەها بزوتنەوەی حەماسی فەلەستین و هەروەها هەموو هێزە فەلەستینیەکان ئەم ڕێکەوتنامەیان لە نێوانی ئیمارات و بەحرین و لە نێوانی ئیسرائیلدا ڕەت کردوتەوە و پێیان وایە کە ئەمە خیانەتێکە و خەنجەرێکە لە پشتی قەزیەی فەلەستین و خیانەتە لە قودس و ناکرێت بەبێ ئاشتی لەگەڵ فەلەستینیەکانە و بەبێ چەسپاندنی ئەو ئاشتیە کە پێویستە فەلەستینیەکان تێیدا بەشدار بنەوە خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن بەپێی بڕیارەکانی نەتەوەیە گرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و هەروەها بەپێی مبادرەی عەرەبی بە هیچ شێوەیەک ناتوانرێ ئەمن و ئاسایش و استیقرار و سەقامگیری بۆ ناوچەکە دابین بکات چونکە یەکێک لەو بەندانەی کە هاتووە لە ئێتیفاقی ئیمارات و لەگەڵ ئیسرائیلە ئەڵێ بۆ دابینکردنی ئەمن و ئاسایش و استیقرارە لە ناوچەکەیە و ئەم ئەمن و استیقرار و سەقامگیریش بە هیچ شێوەیەک نایەتە دی تاوەکو کێشەی فەلەستین چارەسەر نەبێەوە تاوەکو ئەوانی ڕازی نەبن و نێنە ناو هاوکێشەکەەوە. سوپاس دەکەم دکتۆر ئەگەر ئێستا گوێت لە دەنگمان بێت بۆ چوونی بەڕێز لەبارەی ڕێکەوتنەکەەوە دەتوانێت هیچ گۆڕانکارێک دروست بکە گۆڕانکاریەکان باراستەی ئاشتی دەبێت یاخود باراستەی ناکۆکی زیاتر و چارەسەرێکی دەبێت بۆ کێشەی فەڵەستین یاخود کێشەکە زیاتر ئاڵۆز دەکە ئەم ڕێکەوتن و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان. بەلای خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بۆ ڕێستان بۆ میوانە بەڕێزەکەتان و بۆ بینەرانی کەناڵ ئەسمانی پەیام بەڕاستی ئەم ڕێکەوتنەی نێوان ئەمریکا ئیسرائیل و بەحرین و ئیمارات و دوایش وڵاتانی تری بەدوادە بەڕاستی کاریگەری لەناسەر ناوچەکە دەبێت کاریگەریشی لەسەر قەزی فەڵەستین دەبێەوە کۆی کێشەکانی ناوچە خۆڕاتی ناوەڕاز و ئامانج لێی ئەم ڕێکەوتنەیەکێک لەوانە بریتێ لە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی ئەم وڵاتە عەرەبیانە لەگەڵ ئیسرائیل و هەروەها دروستکردنی ئەمنێکی هاوبەش اقتصادێکی هاوبەش و دوژمنێکی هاوبەش
ئەمانە هەمویان هاوبەش نێوان ئەم وڵاتانەی خڕاتی ناوەڕازدا و ئیسرائیل و ئەمریکا وڵاتی یەکگرتووەکە ئەمریکا ئەمان ئەمە بکەن. ئەو وڵاتانش کە لە بەرامبەر ئەم ڕێکەوتنە دەبیندێن بریتین لە ئێران، بریتین لە تورکیا، بریتین لە رووسیا، بریتین لە حتا لە چینیش لە بواری اقتصادەکەیە. لەبەرەوە قەزەی فەڵەستینی من پێم وایە لە دوای ئەم قۆناغەی کە ئێستا ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی عەربی داینێ بکەن دەبێتە دەڕاتە قۆناغێکی ترە و کە فەڵەستینەکان ناچارەکەن بەوەی کەوا بەم ڕێکەوتنە ڕازیە بن، بەتایبەتی سوڵتەی فەڵەستینی کە محمود عەباس سەرۆکاتی دەکات هەرچەندە حەماس و جیهادی فەڵەستینی ئەوان پێناچی بێنەوە معادلەیە و لەوەچی هەر وەکو مەقام و وەکو بەرگریکردن بمێنەوە لە بەرامبەر ئیسرائیلە. بەڵێ بەزۆ کولایەنە فەڵەستینیەکان بڵێن ئەگەر حەماس و جیهادی ئیسلامی پشتگیری نەکەن کێشەی فەڵەستین چارەسەر دەبێت ئێستا بڵێن ئەگەر فەڵەستینیش دوو ئیدارەی هەبێ کەرتی غەزە و کەناری خۆراوە بەبێ حەماس کێشەی فەڵەستین چارەسەر دەکرێت یاخود ئەم ڕێکەوتنە زیاتر بۆ گەمارۆدانی حەماسیشێک کە دژایەتی ئیسرائیل دەکات و بڵین لە کەرتی غەزە دەسەڵاتدارە؟ یەکێ لە ئامانجەکانی ئەم ڕێکەوتنە بریتە نەک حەماس و جیهاد بەڵکو حیزبوڵای لوبنانی، چونکە دوێنێ سەفیری ئەمریکا لە ئیسرائیل لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا قسەی کە دوای ڕێکەوتنەکە وتی ئەمە کاریگەری دەبێت لەسەر حەماس، لەسەر جیهادی فەڵەستینی، لەگەڵ حیزبوڵڵا، لەسەر لەگەڵ یەمەن، لەگەڵ عێراق و هێزانزان کە سەر بە ئێرانن، ئەنی بەڕوونی ناوی هێنان. کابەتە ئەمە تەنها بەس پەیوەست نییە بە حەماسە، ئەویان یانوێت قەزەی حەماس و قەزەی فەڵەستین لە قەزێکی گەورە بشارنەوە. واتە لە بینەوە بۆ نمونە لە داهاتووە ئەوەی کە پێشبینی دەکرێت ئەمان دەیانەوێت ئەو سەرچاوانەی کە دەگاتە حەماس، کە دەگاتە حیزبوڵای لوبنان، دەگاتە هێزە شیعەکانی عێراق، کە دەکاتە یەمەن حوسیەکان، ئەمانە سەرچاوەکانن ببڕن و بەرەیەکی هەمانگی سەکە دروست کرۆک و لایانی ئەمنی هاوبەش و دژمنێکی هاوبەش کە ئێرانە ئەمە بەرامبەر ئەمانە بۆستن و قۆناغی پەیوەندێکی هەرێمی لە بەرامبەر ئێرانە گەلە کۆمەیەکی هەرێمی دروست کرێ بە سەرۆکاتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵێ ینی بە بۆ چوونی بەڕێز زیاترم ئاساییکردنەوە بۆ دژایەتی ئێرانە نەک بڵێن کێشەی فەڵەستین کە دەڵێ دژمنێکی هاوبەش دروست بکەن. کای حەکیم خۆی ئەمە ئیتیفاقەیەکە لە خاڵەکانی بریتە لە ئاساییکردنەوە، پەیوەندی ئاسایی نێوان وڵاتان شتێکی طبیعیە لە نێوان وڵاتان نابێ، بەڵام ئەمەی کە دکراوە لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبیا بریتێ لە ڕێکەوتنێک لەسەر کۆمەڵە خاڵی استراتیجی، لەسەر ئەمنی هاوبەش، لەگەڵ لەسەر اقتصادێکی هاوبەش، لەگەڵ لەسەر کۆمەڵێک بابەت کە ئەمانە خلافیان هەبووە پێشتر و ئیسا دیدگای هاوبەشیان هەیە، وەکو دژمنێکی هاوبەشیان هەیە. بۆ نمونە ئیمارات دژمنێکی هاوبەشی ئێرانە، بۆ نمونە بەحرین بەشێکی شیعەکان ناو بەناوی کێشە بۆ حکوومەتی بەحرین دروستەکەن بریتێ لە ئێران دژمنەکان، سعودیە بە هەمان شێوە و وڵاتانی خەلیج بە کۆی ئەو وڵاتانەوە پەیوەندێکی باشان لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. ئەم پەیوەندی هاوبەشی کە باڵێن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هاوبەشن نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی، واتە ئەو وڵاتی عەرەبیانی کە هاوپەیمان لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئەمریکاش هاوپەیمانە لەگەڵ ئیسرائیل لایەکی ترەوە، هەمویان پێکەوە مثال لە چوارچێوەکە کۆ دەبنەوە بۆچی بۆ بەرژەوەندێکی هاوبەش، بۆ ئەمنێکی هاوبەش، بۆ تیجارەتێکی هاوبەش، بۆ کۆمەڵی قەزایە لەسەر ئاسی خۆڕاتی ناوەڕاست کە بەرژەوەندی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل بە شێوازێکی تر ڕەنگڕێژی و نەخشەرەژی بۆ بکرێت. باشە بە زۆکو ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بۆ تەنە ئیمارات و بەحرێنی ترە لەگەڵ بڵێن خەوارە جوولەکە. ئایا میسر و بڵێن ئوردونیش کە پێشتر باز لەوەی کە پەیوەندەکان ئاسایی کردوێتەوە، ئەی سعودیە و وڵاتانی تر لەکوێن ئەوانیش بڵێن ئێستا هەمویان پەیوەندەکانی ئاسایە بەڵام بە شێوەیەکی فەرمینیە؟ بەتابەت سعودیە ئێستا لە تەنزیلکردنی ئەو بابەتایە و لە ژێرەوە ماوەڕاء الکەوالیسەوە قسە دۆناڵد ترامپ دوێنێوتی من قسەم لەگەڵ سەرۆکی ما بڵێن محەممەد بن سەلمان کردووە و هەروەها لەگەڵ سەڵتەنی عەمان قسەیان کردووە، لەگەڵ سوودانە قسەیان کردووە. یعنی با ئەم پرسیارە بکەین ئایا وڵاتانی دوای بەحرین و ئیمارات کێن؟ من پێم وایە سەڵتەنی عەمانە کە زۆر بازەکرێت و اتفاقێکیان نزیکە و دوای ئەوان سوودان و دوای ئەوان مەغریب و ئەمانە هەمووی دەکرێت بە ڕەزامەندی سعودیە. یعنی تۆ پێت وانە بێ ئیمارات لە پاڵی سعودیا اتفاقێکی لەگەڵ ئیسرائیل بکات و پەیوەندەکانی ئاسایی بکاتەوە ئەمنێکی هاوبەشی هەبێت لەگەڵ ئیسرائیلە بێ ڕەزامەندی سعودیە بێت، چونکە سعودیە و ئیمارات بەردەوام کۆمەڵێک قەزایان پێکەوەیە و ئەم بابەتەی سعودیە ناتوانێت بە ئاسانی بێتە مەیدان وەکو ئیمارات وەکو بەحرین، چونکە لەبیرمان نەچیە سعودیە خاوەنی مەکە و مەدینەیە.
ئەمانە ینی ڕووگەی هەرچی مسلمان لە هەموو جیهانە ئیسا چۆن بن ئەمان پەیوەندەکانی خوان لەگەڵ جوولەکە بۆ نمونە ئاساییکەن وەکو ئیمارات ناکرێت بەڵام دە تەنزیلی بۆ دەکەن کە پەیوەندی لەگەڵ جوولەکە ئاساییە اتفاق لەگەڵ ئاسایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کردوێتی حتا ناونانی اتفاقی بەناوان اتفاقی ئیبراهیمی يعني لو أشياء أمانة بيانا أو ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما أما براسية ما دقرنا بو أساسي إما بعض نصرانية وبعض دجولك وبعض الإسلام وأنا كده أما بعض أساسي الديني كونه كان إبراهيم عليه الصلاة والسلام لسري يعني كتبه أم تنظير كدنا أنا أم ناولنا أنا أم بعدك ديني دانا بم ركوتنا أو دقينا كلقناغي دهات وسعودية وحاوشي أو إنتر لو أشي لدواي سلطنة عمان لداي السودان لأوانش برسمي بأنهم هاو بمانتوا بتعبتي لكاتك كخدر لسرها بمانكان السعودية دون سبب بونو مناسب بين إيران صاروخ كنابة إماراتوا لقرشي بيوان دكاني أنا لقال بحرينات تيجيران السعودية خو هروادانان شيء أو كاتا رأيك جهاني ورأيك جهاني سامي دور سبيت كبرامر بإيران وسعودية جدا ناقصك. باشا بزوكو سودكاني أمريكا وتنا زياتر بو ترامب بو إسرائيل إمارات وبحرين هيسيان سوديان بيداغات وكو خوان أزاني بارودو خدروز بو لخوراتنا وراز دا أويك إيران بۆ خۆیەک لە مبەرەکان داوەتی بەدەستی وڵاتانە و بۆ نمونە لەگەڵ حوسەکانی ئەمانە پەیوەندیەکی هەیە لەگەڵ حیزب الله هەیەتی لەگەڵ حەماسە لەگەڵ وڵاتانی ترا ئەما وای کردووە کە بەردەوام ئیمارات و سعودیە و بەحرین و ئەمانە لە مەترسی گەورا بوون یعنی بەحرین هەر جا هەر کاتێک مزاهرەک لە خۆپیشاندانی شیعەکان دەکرد لە بەحرینە یەکسەر دەستی تۆمەت بۆ ئێران درێژەکرێت لەبەرەوە من بەردەوام لە ترسا ژین ئەم ترسێژ ئایا واقعیە واقعی شتێکی ترە بەڵام قازانجی بۆ ئیسرائیل بە دەرەجە یەکەم ئەمەی کە ئیسرائیل ئێستا بۆی فراهم هاتووە لە دوای دروستبوونیەوە لە ساڵ 1949 48ەوە هەتا گوساوشتی بۆ فراهم ناتووە کە دەوڵەتانی عەرەبی مسابقە بکەن پێشبڕکێ بکەن بۆی کە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بکەن بۆی کەوا لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا پێگان پارێزراو بێت. بەڵێ دەگەڕێم وڵات دواتر دکتۆر ئەحمەد بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە بڵین بەحرین و ئیمارات یاخود بڵین ئیمارات بەڕێزوت ڕۆڵێکی خراپ دەگێڕێ لە وڵاتانی ئیسلامی و ئەمە بۆ دژاتی بزنەوە ئیسلامیەکان و بەتایبەت لە فەڵەستین حەماسیش بڵین دروستە؟ بەڵێ بێگومان هەرچەند قسەکانی کاویکتۆر ئیبراهیم باش نەگەیشتەکەنە من باش لە حاڵی نەبووم لە ڕاستیدا بەڵێ ئیمارات بۆ هۆی ئەو پارە زۆرەی کە هەیەی دەورەشی خراپ ئەجێڕێ لە ناوچەکەیە بینیمان پێشتر لەگەڵ کودەتای ئەو کودەتایە نەبوو کە لە ناوچەکە بە تایبەتی لە تورکیا ڕوویدا کە پارێکی زۆری سەرف کرد هەروەها بۆ کودەتایی کە لەگەڵ سعودیە هاوکار بوون بۆ ئەو کودەتایی کە دژ بە دکتۆر محەممەد مرسی لە میسر ئەنجامدرا هەروەها دژ بە مقاومەی فەلەستینی و بە تایبەتی بزوتنەوەی حەماس ئەوان هەمیشە لە پیلانگیێڕیدا بوونەوە ئێستا یەکێک لە ئامانجەکانی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ ئیسرائیلە کراوە بۆ ئیحتیواکردنی مقاومەی فەلەستینیە و بۆ نەهێشتنی ئەو بەرەنگاریە کەەوە فەلەستینیەکان هەیەە بەرامبەر بە قەوارەی ئیسرائیل. ئەم پیلانگیێڕەی ئیمارات ئەنجامی ئەدا بێگومان بەردەوامی هەیە و لە یەمەن شکستی هێناوە و لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی بەهاری عەرەبیە ئەوان ڕۆڵێکی زۆر خراپیان جێڕا لە شکست پێهێنانی شۆڕش و ڕاپەڕینەکانی بەهاری عەرەبی چونکە ئەوان خۆیان لە دەسەڵاتی بنەماڵەکانیان نەترسان و یەکێک لە ئامانجەکانی ئەم ڕێکەوتنە و نزیکبوونەوە لە ئیسرائیل خۆ حەشاردانە خۆپەنادانە لە پەنای ئیسرائیل و پارێزگاری ئەمریکا بۆ ئەوەی لە دەسەڵاتە بمێننەوە بەرامبەر بە گەلەکانیان چونکە بەڕاستی ڕژێم عەرەبیەکان زۆرینیان خۆیان لە دۆڵێکن و میلەتەکانیشیان لە دۆڵەشی ترن و ئێستا ئەو تەطبیعی کە ئەیکەن لەگەڵ ئیسرائیلە زۆربەی میلەتانی عەرەبی ڕەتی ئەەکەنەوە ئەگەر بێن ڕاپرسێ بکەن لە نێوان گەلەکانیانە زۆرینەی گەلەکانیان ڕەتی ئەەکەنەوە تەنها دوێنێ ڕاپرسێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان کرا لە ماوەی 24 سەعاتە نزیکەی ملیۆنە کەس ینی ڕەفزی کردووە
بۆیە بەڕاستی ئەوان پرس بە گەلەکانیان ناکەن و بە میلەتەکانی خۆیان ناکەن بۆ نزیک بوونەوە لە قوارە ئیسرائیل و ئەوەی کە زەرمەندی یەکەمیش لێرە قەزەی فەلەستینە و گەلی فەلەستینە و قودس و بۆ شێشەوە ڕەواکەیەتی ئەوان خۆشیان ڕازگۆ نەبوون بەرامبەر بەو بەڵێنانەیدایان و ئەو فشارانەیە کە لە ڕابردۆدا ئەیان کرد کە ئەبێ ئیسرائیل بکشێتەوە و خاچی فەلەستین و خاچی عەرەبی جێبهێڵێت ئەوە بەرگری بالە ئیسلام نەکەن بەڵام بەرگری لە عروبە بکەن کە سەدەها ساڵە دروشمی عەرەبایەتی و عروبەیان بەرز کردوتەوە لەگەڵ هیچ یەک لە دروشمەکانی خۆیان ڕازگۆ نەبوون بۆیە لەوانەیە ئەوە بەڕاستی کۆتایی دەسەڵاتەکانیان بێ لە ناوچەکەیە. پێ دوایە زیاتر بڵێن دوای ئەم ڕێکەوتنەی بەحرێن و ئیمارات ئەمریکا زیاتر هاوکاری بەحرێن و ئیمارات و وڵای تا سعودیش دەکا بۆ دژایەتیکردنی ڕەوتە ئیسلامیەکاندا چی لە ئەوەی کە بەڕێز باس کە پێشتر لە میسر ڕوویدا ئەوەی کە ئێستا لە لیبیا دەگوزارێت هەروە لە ناوچەکانی تریش و لە فەڵەستینیش بەتایبەتی بۆ گەمارەودانی حەماس. بەڵێ بێگومان بەردەوا من ئەوە کە بینیمان دۆڵان ترامپ لە مەراسیمی ڕێکەوتنەکە لە واشنگتۆن دوێنێ ئاماژەی بەوەدا کە ئێمە لە بەردەم گۆڕینی ڕێڕەوی مێژوویداین لە بەردەم ئاسۆی خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێداین ئەو خۆرهەڵاتە ناوەڕاستەی کە پێشتر ئەوان پرۆژەی شەرقی ئەوسەتی کەبیریان بۆ پێشکەش کرد و هەروەها سەرۆکی پێشووتری ئیسرائیل شەمعۆن پێرێس پرۆژەی شەرق الئەوسەت الجەدیدی پێشکەش کرد بۆ فراوانکردنی بازنەی قەڵەمڕەوی دەسەڵاتی قوارەی جوولەکە و هەروەها لەو کتێبەیە کە خۆی دایناوە شەمعۆن پێرێس باس لەوە دەکا کە تەنها ینی حکمێکی زیاتی بە فەلەستینیەکان ئەدرێت و تەنانەت فیدراڵیەشی پێڕەوانە بینی و نەک دەوڵەتی سەر بەخۆ بۆیە ئەو شەرق الئەوسەتەی کە دوێنێ دۆڵان ترامپ باسی کرد خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێ ئەو پرۆژەیە کە پێشتر ئەمریکا و ئیسرائیل پێشکەشیان کردووە کە تیایدا قوارەی ئیسرائیل سەرکەوتووە بێ لە ناوچەکەیە و قەڵەمڕۆ و دەسەڵاتی خۆی فراوانە بێ لە ناوچەکەیە و ئەوەی زەرمەندی یەکەمە گەلانی ناوچەکە و بە تایبەتیش گەلی فەلەستینە. سوپاس دەکەم. دکتۆر ئیبراهیم سەبارەت بووی کە بەڕز بابەتێکشت نووسی بووە لەسەرم ڕێکەوتنە پێ دوایە کە دوای ئەم ڕێکەوتنە قۆناغێکی نوێ بڵێن لە خۆرهەڵاتی ناوەڕاست دێتە ئاراوە. ئەم قۆناغە نوێ چیەوەی چ کاریگەرێکی بڵێن لەسەر هەتا عێراق و هەرێمی کوردستانیش دەبێ ئەگەر جێبەجێ بکرێت؟ خاڵێکی حەزەکەم لەبیرمان نەچی ئەم ناوچە خۆرهەڵاتی ناوەڕاستە نە ئەمریکایەتیان نییە، رووسیایەتیایە، تورکیایەتیایە، فەڕەنسایەتیایە، بەریتانیایەتیایە، ئەم وڵاتە زلێزانێتیایە واتە سەردەمی تاکجەمسەری بەسەر شو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا خۆش چاکەمە دەزانێت لە ساڵی 2011 ترامە ئەمە قۆناغێکی نوێیە واتە فرەجەمسەری هەیە ئێستا لە ناوچە خۆرهەڵاتی ناوەڕاست و جیهاندا بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ نمونە کێشەی سووریا تەنها ئەمریکا قسەی تیاکە تەنها رووسیا قسەی تیاکە تەن تورکیاش نییە ئەمە هەمویان قسەیان لەسەر قسە ئەم بابەتە ئەکەن بۆیە کە هاوپەیمانێکی وا دێتە ئاراوە لە بەرامبەردا مەسەلەن رووسیا لە وجودی هەیە پشگیری لە ئێرانەکە و تورکیا مەسەلەن بەم معادلاتەنە ڕازی نابێ واتە قۆناغێکە بەرەو ئاڵۆزبوونی زیاترە ڕوات یعنی بەوە ناچێت بەرەو ئاشتی و ئاسایشی بڕوات یعنی ئەم وڵاتانی ناوچە خۆرهەڵاتی ناوەڕاست لە دیکتاتۆرترین وڵاتەکانی جیهانن پێم بڵێ لەکوێ سەروەری یاسە لەم دەوڵەتانە هەیە پێم بڵێ سەرڕای ئەوەی کە زلێزەکان ئیسراعیکی بەردەوامیان لەسەر بەرژەوەندەکان لەم ناوچەیەدا ئەی باشە وڵاتانی خۆیان مەسەن لەکوێ ئاشتی بەرهەمدێن نا نەخێر پێم وایە قۆناغی داهاتوو قۆناغی ئاڵۆزبوونی زیاترە زلێزەکان زیاتر لە ناوچەکە ڕۆڵ دەبینن بۆ نمونە ئێران دەسەوسان نامێن بەرامبەر بە ئەم قەزەیە کە ئێران لە بەرامبەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی بۆ وەستێت ئەو کاتە رووسیا لەگەڵ ئێران و بەرامبەر بە هاوپەیمانەکانی ئەمریکا و ئەمریکا دەوەستێت لە ناوچەکە بەکەمترین شتی ئەوەیە کە نەیەڵە مەسەلەن ئێران زەرمەندە لەم قەزەیە بەکەمترین شتەوەیە کە نەتوانێت ئەمریکا پرۆژەکانی خۆی بەجێبەجێ بکات تورکیا بە هەمان شێوە تورکیا کە ئێستا لە سووریا هەیە لە عێراق هەیە لە لیبیا هەیە و لەسەر قەزەی میسری قسە ئەکا لە تونس لە وڵاتانە قسەکە دەست یعنی بۆ ڕازی نابێت دیسانەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێ هەرچی ئەمانەی کردو بینای کردو ئەو تێکی بات ئەمە حەق و نەحەق بابەتێکی ترە من باز لە حەق و نەحەق ناکەم بۆ نمونە ئێستا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر بە ئێران دەڵێ ئێمە بە هیچ شێوازێک رازی نابین کە ئێران بێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام بەگەر بە شێوازێکی عەقلانی بیری لێ بکەیتەوە بە شێوازێکی دراسی بۆچی مەسەلەن وڵاتێکی وەکو پاکستان کە لە تەنیشت
ئێران وڵاتێکی نەوەویە بۆچی لە وڵاتتر مەسەرەن هند خاوەنن چەکی ئەتۆمیە خۆ مەسەرەن ئەگەر هندۆسی بێ خۆ پاکستانەکان مسلمانن ئێران مەسەڵەن بۆچی نەبێتە خاوەنی ئەم چەکە ئەگەر ئێران خۆشی دەڵێن نابێت بمە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ئەمانە هەمویان کۆمەڵی مبەرراتن دەهێنێتەوە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستی پێ گەرم دەکرێت دۆناڵد ترامپ ئەمریکا ئیسرائیل زۆر باشەوە زانن کە لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا ئەم بارودۆخی کە دروست بووە پرۆژەکانان جێبەجێ ناکرێت هاتوۆتە قۆناغێ لە قۆناغی پێشوە جێبەجێ کرا بۆ نمونە حکوومەتی ئەو کاتێک کە ئەمریکا ناوچەی خۆڕاتی ناوەڕاستەوە بە شێوازێک لە ساڵەکانی 90 و دوای لە 2023 و دوایتر بە کشایەوە دیسان هاتەوە بەهۆی شەڕی داعشەوە و کۆمەڵێک هاتون و ڕۆیشتنی کرد ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە ئەزانێ بە بنبەست گەیشتە بەم شێوازە لە تەکتیک و استراتیژیە ناڕابڕێەوە بۆ استراتیژی خۆی گۆڕیەوە استراتیژی دیبریتێ لە چی دیبریتێ لە کۆکردنەوەی هاوپەیمانەکان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیلا پێکەوە بەرامبەر بە دوژمنە هاوبەشەکانیان لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە هەنگاو بنێن بۆی کەوا ئەمن و ئاسایشی هاوبەشی ئەم ناوچەیە پارێزراو بێ بە ژەوەندی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلش پارێزراو بێت باشە دواتر گەڕێم بۆ لای هەردوولاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتتو دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 1970 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست دکتۆر ئەحمەد بگەرم بۆ لای بەڕست پێ دوایە ئەم ڕێکەوتنە خزمەتێکی دیکەی ترامپ بڵێن بۆ قەوارەی جوولەکە یاخود لە ماوەی حکومڕانی خۆیدا بڵێن خزمەتی باشی بە و قەوارەیە کردووە کار ئەم خزمەتانش کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە لە مانگی 11 ئەم ساڵ بەڕێوە دەچێت. بەڵێ خۆمان نەزانین کەەوە لۆبی ئیسرائیلی لە ئەمریکا کاریگەری زۆری لەسەر بڕیاری سیاسی ئەمریکی هەیە بۆیە هەموو سەرۆکەکانی ئەمریکا گرە و لەسەر ڕازیکردنی جوولەکەکان ئەکەن بۆ گەیشتن بە کۆشکی سپی. ترەمپ بۆ دووبارە هەڵبژاردنەوەی ئەوێت جوولەکەکان و بە تایبەتی لۆبی ئیسرائیلی ڕۆبی جوولەکە لە ئەمریکا ڕازی بکە بۆ ئەوی پشتیوانی لێ بکەن بۆ ئەوی جارێکی دیکە گاتەوە بە کۆشتی سپی و لە خولی دووەمە سەرکەوتن بەدەست بێنێتەوە و ئەمە بەڕاستی لەوانەیە خزمەتێک بکات بە دۆناڵد ترەمپ هەرچەند ئەوە ینی ئەگەرێکە کە ئایا سەرەکەویان سەر ناکەوێت بەڵام خزمەتێکی ئانی بە دۆناڵد ترەمەکە بەڵام لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بەڕاستی ئەو ڕێکەوتنەوەکو تەسلیم بوونێکی ئەو وڵاتانەیە بە قەوارەی ئیسرائیل و بە تەنها بە ئاماژەیەشی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل ڕێکەکەون بەبێ ئەوەی کە هیچ یەکێک لە ئامانجەکان و لە بڕیارەکانی خۆیان کە پێشتر جەختیان لەسەر کردوتەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلا بێنەدی بۆیە ئەم ڕێکەوتنە زیاتر ڕێکەوتنێکی تەسلیم بوونی ئەو وڵاتانەیە بە ئیسرائیل و بە بەڵێنەکانی ئەمریکا. بەڵێ پێ دوایە ئەمەش هەر لە چوارچێوەوەی ئەو کارانی دۆناڵد ترامپدا کە پێشتر قودسی وەکو بڵین پایتەختی ئیسرائیل ناساند هەروە بەرزایەکانی جۆلان بڵێن وەکو خاکی ئیسرائیل هەروە کشانەوە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران و هەروە ڕاگررتنی بڵین هاوکاریە مرۆیەکان بۆ کەرتی غەزا. هەرموو ئەوانەی کە دۆناڵد ترەمپ بڕیاری لێداوە و کە لەو کاتەوە کە هەڵبژێردراوە هەمووی لە قازانجی ئیسرائیل بووە ئەوەی لەسەر و هەمویانەوە کە ئەمە توانی بڵێن بە خاڵەشی شەرمەزاری بۆ عەرەبەکان دێتە هەژمار ناساندنی قودس بە پایتەختی هەمیشەی ئیسرائیل و گواستنەوەی سەفارەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە لە تەل ئەبیبەوە بۆ قودس و هەروەها ناساندنی بەرزایەکانی جۆلان و خۆت ئاماژت پێدا بە بەشێک لە ئیسرائیل و هەروەها فشار خستنە سەر کەرتی غەزە زیاتر و هەروەها ڕازی نەبوون بە گەڕانەوەی ئاوارەکانی ئاوارە فەلەستینەکان بۆ خاشی فەلەستین و زیاترکردنی مستەوتەنات و کۆمەڵگە جوولەکە نشینەکان هەموو ئەوانە لە دژی فەلەستینەکان و ئەتوانی بڵێ لە دژی هەموو عەرەبەکانیش بووە بەڵام عەرەبەکان لەگەڵ ئەوەشە بێ ئەوەی کە هیچ یەک لەو دەستکەوتانیان بەدەستێ نابێت هەموو ئەتوانی بڵێن بۆتە بەشێک لە سازش لەگەڵ ئیسرائیلە ئەو ڕێکەوتنە وە تەنها لایەنی ئیسرائیلی و لایەنی ئەمریشی قازانجەکەن لەوانەیە قازانجێکی ئانی بە بنەماڵە دەسەڵاتدارەکانی خەلیج و کەندا و بگەێنێ بەڵام لە دوا ڕۆژە توانی بە زیان و زەرەر بەسەر خۆشیانە ئەشکێتەوە. بەڵێ دکتۆر ئیبراهیم سەبارەت بوو کە بەڕێزوتت ئێران و بڵین تورکیا دژایەتی ئەم ڕێکەوتنە دەکەن هۆکاری ئەم دژایەتی هەم تورکیا و هەم ئێران چییە؟ یاخود بڵند دوژمنایەتی تورکیا و ئێران لەگەڵ ئیمارات و بەحرین لەسەر چییە کە ئێستاش ڕێکەوتنیان لەگەڵ بڵێن جوولەکە واژۆ کردووە؟ تانی عەرەبی لە بەهاری عەرەبی و سەرچاوی گرتووە یعنی وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودی و ئیمارات هەموو هەوڵێکیاندا بۆی کەوا پرۆسەی بەهاری عەرەبی و خۆپیشاندانەکانی بەهاری عەرەبی و ئەو گۆڕانکارانەی کە لە میسر و تونس و لیبیا و ئەو وڵاتانە ڕوویدا فەشەل پێبێن بۆی کەوا نەگاتە وڵاتەکانی خۆیان ئەوەی کە لە ئێمە ڕوویدا بەرەنجامی ئەوەیە ئەوەی کە لە سووریا بەرەنجامی ئەوەیە تۆ سێرکە مەسەڵەن لە تورکیا لە سووریا وجودی هەیە لە کاتێکە کامل لە میسر ئەو ئینقلابە دەکرێت مەسەلەن تورکیا خۆی بە وەریتێکی شەرعی دەزانێت دیفاعێکی تا سەرنجڕاکێکە پەیوەندەکانی خۆی لەگەڵان تێکدا لە لیبیا ئەوەتانی هێزی ناردوو بۆ ئەوە لەبەرەوە ئەم ئازانێت ئەم هەنگاوانەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە پاڵپشتیکردنی سعودی و ئیماراتە سعودی و ئیماراتیش نانەوێ و تورکیا ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە دەوڵەتە عەرەبیەکانە وجودی هەبێ حەزیان پێی نییە بۆیە ئەمە بارودۆخی لایەن دروست کردووە کە دەبێ وابێ بۆ ئێرانش بە هەمان شێوە
سەری ئەمەن کە سەیری سووریا بکە لە عنی کۆمەڵێک خاڵ هەن خاڵی حساسن کە ئەم سعودیە و ئیمارات و بەحرین و وڵاتانی تر پێی قەڵسن. ئەنجام من حەزم کرد لە پرسیاری پێشوە کە مەجارە دەدام وەڵام بدەم دەربارەی عێراق بارودۆخی عێراق لە هیچ وڵاتانی تر نیە، وەکو سعودیە نیە، وەکو یەمەن نیە، وەکو سووریا نیە. لە عێراق 2023 وڵاتە گرتوەکانی ئەمریکا وجودی هەیە و وڵاتە گرتوەکانی ئەمریکا عێراقی ئازاد کردووە و بە گۆرەی مادەی ئەنجومەنی ئاسایشیش وڵاتێکی داگیرکردووە لە سەرەتاوە. بەڵام ئەمانە هەمووی وای کرد کە ئێران سودمەندێکی تەواو بێ لەم بارودۆخە، واتە ئێستا ئێران لە عێراق بە شێوازێکی ورد لە ناو هەموو دەستگاکانە هەیە، گروپی سەر بە ئێران هەیە، لە هەمان کات ئەمریکا وجودی هەیە. ئەمان چۆن لەگەڵ ئەم ڕێککەوتنە تازەی ناوچە خۆڵاتی ناوەڕێزە مامەڵە دەکەن؟ عێراق چۆن مامەڵە دەکات؟ ئەگەر بینیمان لە ماوەی پێشوە کازمی چوو بۆ ئەمریکا پێشوازێکی تەواوی دەکرد. ئەم کازمی دو ئەمەل و دو هەنگاوی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە عێراق بۆی کەوا قۆناغی بێتە پێشەوە کۆمەڵێک خەڵکی سەر وڵاتی گرتوەکانی ئەمریکا بێنە پێشەوە، ئەوان لە ناو ئەم بارودۆخی کە عێراق هەیە هەم مەیدانێک بێ بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان ئەمیش بە شێوازێکی ناڕاستە خۆ خزمەت بەوە ڕێککەوتن نامەنوێ بکە کە لە ناوچە خۆڕاتی ڕاوەڕاستدا هەیە. ئەمریکا باشە زانی عێراق ناتوانێت بێتە ناو ڕێککەوتن نامێت کە ئیسرائیلی تابێ، بەڵام چاکیش ئەزانێت کە ئەتوانێت بەکاربێنرێ بۆی کە ئەو گروپانە کە سەر بە ئێران و سەر بە دەلان ئێران و پشتگیری دەکرێن ئەمان تەحجیمیان بکەن، هیچ نەبێ ئێران سەرقاڵکەن بە کۆمەڵە بابەتەوە، چونکە ئێران وڵاتێک نەبتوان لێ کاردا لە کۆمەڵە جەبهەوە شەڕ بکە، بەڵام ئەتوانێت لەگەڵ کۆمەڵێک گروپە یارمەتیان با بۆ نمونە چۆن یارمەتی گروپێکی وەکو گروپەکانی عێراق دەدا بە هەمان شێوە حوسیەکان و بە هەمان شێوە حیزب الله و نەشان شاردۆتەوە لە سووریا وجودیان هەیە و بینراویشە. لەبەرەوە عێراق بۆ عێراق بارودۆخی عێراق لە هەموو وڵاتەکانی تر ناسەقامگیرتر دەبێت لەم بارودۆخەدا. چۆن نتوانێت خۆی یەکلایی کاتەوە بەردەوام ئەو هێزانەی کە لە ناوخۆدان ئەوانەی کە سەر وڵاتی گرتوەکانی ئەمریکان ئەوانەشی کە سەر بە ئێرانن لە سێراع دەبن. عێراقش خۆمان دەبینی سەر مستەقلترین وڵاتی ناوچە خۆڕڵاتی ناوەڕاست لە دوای سووریاوە. بۆیە بارودۆخی عێراق بارودۆخێکی مڕەحەبی نییە لە داهاتووە. بەڵ بە زۆر ئەی کاریگەری دەبێت لەسەر هەرێمی ژا خود بە دیاریکراوی عێراق پێدوای هیچ کاتێک ناتوانێت پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل بڵێن ئاسایی بکاتەوە. پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ ئیسرائیل پەیوەندیێکی ژەربەژێریە لە دوای ساڵی 1990 پەیوەندی هەیە و باسەکرێ و قسەیشی لەسەر هەیە، بەڵام شتێکی شاراوایی کەس نازانێت چۆنە پەیوەندە لەسەر چه ئاساسێکە و لەگەڵ کایە و لەگەڵ چ دەستگایەکە و چۆن مامەڵە دەکەن. بەڵام ئایا ئەمان لەم ڕێککەوتنە نێوان لە ناو عێراقا چۆنە بێ؟ وەکو عێراق وەکو کیانێکی سیاسی لە عێراقا مەسیری پەیوەندەکانیان بەسراوەتەوە بە بەغاوە، واتە پەیوەندی ئەو ڕێککەوتن نامە نوێیانی کە ناوچە خۆڕاتی ناوەڕاستەکەن لەگەڵ بەغا و لەگەڵ مەرکەزایە. بەڵام هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵی دەتوانێت کۆمەڵێک تەحولات بکە، کۆمەڵێک هەنگاو بنێ، کۆمەڵێک شت بکە، بەڵام ناتوانێت لە چوارچێوەی عێراق دەرچێت. بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان ناتوانێت بڵێ من علاقەم لەگەڵ ئیسرائیل ئاسایی دەکەمەوە، اتفاق لەگەڵ ئیسرائیل ئەکەم، چونکە بەگوێرەی قانون و دەستور بۆی نێ و اتفاقانە بکە، بەڵام دەتوانێت وەکو حزب وەکو ئەوانەی کە خۆیان بەردەوام ئەو پەیوەندانە نەبیکەن. جا لە بیرشمان نەچێت لە زۆری زەرد و زۆری سەوز دوور یا جیاواز هەیە بەرامبەر بە ئێران و بەرامبەر بە ئەمریکایش. ئەزانین کە سنوورێکی دوور و درێژ لە زۆری سەوزەوە هەر لە خانەقینەوە هەیە هەتا گاتە چۆمان، لە چۆمان و سنوورێکە لەگەڵ ئێرانە، بەڵام زیاتر سنووری زۆنی زەرد لەگەڵ تورکیایە. بەڵام دەبینی ئەمە هاوکار دەبێت بۆ کۆمەڵ بینراویشەکە زۆنی سەوز زیاتر کاریگەری ئێرانی لەسەر تاکو زۆنی زەرد، ئەوش بێ کاریگەر نەبووە لە کاریگەریەکانی ئێران لەو ناوچێ. بۆیە ئەمەش جێگە نفوزی ئێرانیەکانە و هەروە ئەمریکا وجودی هەیە. ئەمریکا بنکەی سەربازی لە هەرێمی کوردستانە هەیە، لە حەریر هەیە، لە مەتار هەیە. بەڵێ بەس وەکو ئەوەی کە و پەیوەندی ئەگەر پەیوەندێکی نهێنیش بێ بڵێن لەگەڵ خەواری جوولەکە لە هەرێم تا چەند وەکو کێشەی کوردی وەکو کارتێک بەکارهێناوە چی لەوەی کە بڵێن دەستگای مۆسادی ئیسرائیلی لە بڵێن نیسکۆی شۆڕشی کورد لە ساڵانی هەفتاکان و لە سەردەمی ڕێفراندۆمە تا کێشەی کورد لە باکووری کوردستانیش وەکو کارتێک بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاری هێناوە؟ ئەگەر ئەم بەسی داوا بێ کورد ئایا پەیوەندی خۆی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ وڵاتانی تر بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێنا بێ نەخێر. ناوەکو ئیسرائیل بڵێن کێشەی کوردی لە هەندێک جارۆکو کارتێک بەکار نەهێناوە بۆ بەرژەوەندەکانی خۆی چی لە باکووری کوردستان چی لە ساڵی هەفتاکان
بڵێن دەستگای مۆساد چ لە دەستگیرکردنی بڵێن ئۆجەلان ئەزانێت چی یەک خاڵەیە ئەمە حەزەکەم زۆر بەڕاشکایی پێت بڵێم ئیسرائیل حەزەکە قەزیەیەکی تر هەبێت ناوچەی خۆڕاتی ناوەڕاست لە قەزەی فەڵەستین گەورەتر بێ بۆی کەوا قەزەی فەڵەستین بەدە قەزەی ڕقم 2 لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە و ئەم هەنگاوەی شانێکێک لەو هەنگاوانەیە کە دەینێت بۆ ئەوەی کەوا قەزەی فەڵەستین بگاتە قەزەی ڕقم 2 و قەزەی ڕقم 1 بێتی لە هەرێمی کوردستان ئەمەش وەجێکی حەقیقی هەیە چونکە بۆ نمونە کوردێکێکە لە دابەژوە بەسەر چوار دەوڵەتە بە 100 ساڵ بەسەر سایکس بیکات تێپەڕی کردووە یەکێکە لەو تاکردنەوەی کە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە بۆ نمونە بێدەوڵەتە بەو ئاسە گەورەی نەتەوەیەکی بۆ ئاسە گەورە سەری عەرب دەکەن مەسەڵەن بسوۆندە دەوڵەتی هەیە سەری تورکیا دەکەن دەوڵەتێکی دەخول لە وڵاتانی عەربی ئاکا سەری ئێرانەکەین وەکو فارس مەسەڵەن دەوڵەتی هەیە بۆیە بەردەوام ئەم قەزیە هێنا هێنراوەتەوە پێش و تەفعیل کراوە لەلایەن ئیسرائیل و لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و زۆر جار وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ خۆی بەکارهێنا بۆ نمونە دوای ساڵ 1990 بەڵێ ئێمە وەکو هەرێمی کوردستان بە قەراری 688 نەتەوە یەکگرتووەکان مەسەڵەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هاوکار بوو بۆی کەوا 688 دەرچێت و نۆ فلای زۆن دژەفرینی ناوچەی عێراق دروست بێت و کورد ئیسفادەیەکی تەواوی لێ بکات و بێتە ناوچەیەکی ئامن و ژانی ئاسایی خۆی بەردەوام بکات بەڵام بۆ مەیدانێک بۆی کەوا ئەمریکا بەردەوام لە ڕستدا بێت لەگەڵ بەغا لەگەڵ سەدام حوسێنە بۆ دوژمنەکەی خۆی بەڵام ئێمە چی ئیسفادەیەکمان لەوە کردووە ئێمە ئیسفادەمان لێ نەکردووە لە وەکو کورد لەو پەیوەندی کە هەمان لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا لە حساسترین کاتا بریتی لەو کاتێک کە حێزی حەشتی شەعبی بەرەو ناوچە کوردنیشتنەکان هات کەس نەبوو پشتگیری لە کورد بکە و ئێمە هیچ دیکۆمنتێکی ڕسمیمان نییە کە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتانی لەگەڵ نەتەوەکانی ترە بسەلبێنێت بۆ نمونە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ سعودیە لەگەڵ فلان لەگەڵ فیسار هیچ دیکۆمنتێکی نووسراو نییە پەیوەندی کاتێک کە پەیوەندیە بریتێ لەوە بە دیکۆمنت نووسرا بێت و شتێکی بەڵگەئامێز بێت باشترین چانسێک بۆ کورداتە لە ڕفراندۆم بریتی بوو لە ئەو نامەی کە نووسرا بۆ کورد وەکو بەڵێنی بەلفۆر مامەڵی لەگەڵا بکرێ بەڵام نەکرا و کورد بە شێوازێکی زۆر سادە مامەڵی لەگەڵا کرد کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نامەی نووسی بۆ هەرێمی کوردستان و وەدرافتی تایبەتی هەیە کە ئایا چۆن دوای ئەوەی کەوا ئەمان ساڵێک مڵەدەم بە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و عێراق ڕفراندۆم نەکەن دوای چی بەسەر لە بابەتێکی ترە بەڵام بەسمێ لەو بابەتی پەیوەندیکردن ئێمە ئیسفادەمان لێ نەکردەوە وەکو کورد باشە وەکو دوا پرسیار مەگەر پامێکیشت مابێ رووسیایت بڵێن دژایەتێکی ئەم ڕێکەوتنە دەکات یاخود بڵێن ڕۆڵی هەیە لە جێبەجێ نەکردنی ئەم ڕێکەوتنەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی بڵێن ئیمارات و بەحرێن لەگەڵ جوولەکە بڵێن ئەکە لەو خاڵانەی کە ئەم ڕێکەوتنەیەشی لەسەرەکە بریتە لە لەگلایکردنەوەی کێشەی سووریا رووسیا یەکێکە لەو دەوڵەتە زلێزانەی کە لە دوای ساڵەکانی 1989 بۆ ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی سووریا واتە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستەوە سووریا بۆ رووسیا یەکێکە لەو ناوچانەی کە ڕێگەیدا لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا کاریگەر بێتەوە بۆیە قەت ڕێگە نادا بۆی کەوا بەرژەوەندەکانی کە ئێستا بینای کردو ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی تێکی بدەن بەڵێ رووسیا کاریگە بێ و دژایەتی ئەم هاوپەیمانە دەکات بە شێوازێک کە لەگەڵ ئەوانشدا بەرژەوەندەکانی بگونجێت سپاس دەکەم کاک دکتۆر ئەحمەد کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە ئاشتی پێ دوایە بە تایبەتی شتێک بەدی بێت لە نێوان لایانی فەڵەستین و قەواری جوولەکە لە ڕووی دانوستان و ئەوانە بە تایبەت کە باز دەکرێت کە لە سەردەمی نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئێستا لە 2000 بڵین لەسەر 2009 تاکو ئێستا 3500 فەڵەستینی شەید کراون و گەمارە و زۆری فەڵەستینیەکان دراوە نەخێر پێم وانە ئەو ئاشتیە سەر بگرێت چونکە خۆتان نەزان ئەو ڕێکەوتنامەی ئۆسلۆ پێشتر سەری نەگرت و ئەو بەڵێنانەی کە ئیسرائیل دابوونی هیچی نەسوە سەرێ بۆیە فەلەستینەکان ئەمڕۆ ناومێت بوونەوە بگەیشتون بە بنبەست لەوەی کە ناتوان ئاشتی لەگەڵ ئەم دەسەڵاتە ئیسرائیلە بکەن و ناڕزایەتەکان لە ناو خودی ئیسرائیلیشە هەیە لەو قەوارەی کە ئێستا هەیە ئەم پێم وایە ئەو ڕێکەوتنانەی کە هەندێک وڵاتی خەلیزیە ئیکەن ئەگەر وڵاتە گەورەکانی تر نێنە ناو ئەو ڕێکەوتنامە بە تایبەتی سعودیە کە لە ڕووی مرکزی دینیشەوە وڵاتێکی حساب بۆ کراوە لە ناوچەکەیە ئەم ڕێکەوتنامە کاریگەریشی ئەو تۆیان نابێ ئیمارات و بەحرین بەڵام ئەگەر وڵاتانی تر بێنە ناوی و هەرچەند سعودیە تا ئێستا دوودڵە چونکە لەبەر مرکزە دینیەکەی نایەوێت ینی ئەوێ پاساو بێنێتەوە و محەممەد بن سەلمان خەریکی ئەوەیە لە ڕۆدینیەکەشەوە فتووە
بە هەندێک لە زانانی سعودیە بدا بەوەی کە ئاساییکردنەوەی پەیوەندەکان لەگەڵ جوولەکە ئاساییەوە سوڵحی حودەبیە کراوە هەرچەندە زانایانی ترێەوە مسلمان ڕەتی ئەوەشیان داوتەوە کە هەم زروفی ئەو ڕێکەوتنە و هەم مبەڕیراتی ئەو ڕێکەوتنە جیاوازن لەگەڵ ئەوەی ئێستا وڵاتانی تری گەورەی ئیسلامیش ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل ڕەتەکەنەوە مالیزیا و تورکیا ڕاستە لە پێشە لە ڕابردوودا ڕێکەوتنی هەبووە بەڵام ئێستا تورکیای ئێستا لەگەڵ ئەو ڕێکەوتنە نیە لەگەڵ ئیسرائیل بۆیە ئەگەر وڵاتانی گەورەی ئیسرائیل ئیسلامی و وڵاتانی گەورەی عەرەبی نێنە ناو ئەو هاوچێشەیەوە ئەم ڕێکەوتنانە کاریگەریەکی ئەو تویان نابێ خۆشمان زانین کە میسر لە ساڵی 1970 ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل هەیە و ئوردون لە ساڵی 94ەوە ڕێکەوتنی هەیە بەڵام لەسەر ئاستی وڵاتان گەلەکانیان ئەو ئاسایی بوونەوە پەیوەندیە تا ئێستا دروست نەبووە تەنها لەسەر ئاستی ڕژێمەکان و سەفارەتەکانیانە زیاتر ئەوەی سوودمەند ئەبێ پێم وایە لێرە قەوارەی ئیسرائیلە. باشە زۆر بە کورتی هۆکاری پشگیری ئەمریکا وڵاتانی ئیزراییل لە ڕژێمە دیکتاتۆرەکانی ناوچەکە چییە؟ هەرەمە ژوای کردووە بێکاری توندڕەوی لە وڵاتانە هەڵبرا چی لە بڵێن لە سعودیە بێ لە ئیمارات بێ لە میسر بێ لە شوێنەکانی تری بە کورتی بە سپاس دەکەم. وڵاتانی زلهێر ئەوەی لە سەروی هەمویانەوە ئەمڕۆ زیاتر ئەمریکایە کە زلهێزی جیهانی و تا ئێستا تاکە زەمسەرە لە جیهانە ئەو ئامانجی سەرەکی بەڕاستی پاراستنی قەوارە ئیسرائیلەوە نایەوێت سەقامگیری لە ناوچەکە هەبێەوە نایەوێت گەلانی ناوچەکە زەمامی عمری خۆیان بگرنە دەست و جەڵەوەی دەسەڵات بگرنە دەست بۆیە لە بینیمان شۆڕشەکانی بەهاری عەرەبی هەمویان سەرکوت کران و دژی ئیرادەی گەلانی ناوچەکە ئەجوڵێنەوە بۆیە ئەو ڕژێمانە لە قازانجی ئەوانە کە بمێننەوە چونکە بەرژەوەندەکانی ئەوان و بەرژەوەندی ئیسرائیل لە ناوچەکە ئەپارێزن بەڵام ئەگەر گەلانی ناوچەکە دەسەڵاتی خۆیان بگرنە دەست و ئیرادەی گەلان سەرکەوە بێگومان بەرژەوەندەکانی ئەوان ئەکەوێتە مەترسیەوە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە لە هەولێرەوە هەروەها دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ و شارەزای لە پەیوەندی نێودوڵەتیەکان کە لە بەریتانیاەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ بینێرانی بڕە سپاس بۆ هۆکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.